بۆی دابین چونکە خۆی عادەتەن هەندێ هەڵا ئەکرێ مەسەن خۆی ڕاستە هەندێک دای شیری کەمە یان ناتوانێت شیری بداتێن یان بەهۆی ئیشی هەیە و مەشغۆڵە بەسەوەش ناکە ینی نەڕات شیری بداتێ ئەبێ هەر بیداتێ بەڵام هەر حاڵەتێک بێ هەندێک نەخۆش هەیە مەسەن حەبی وەردەگرێ کە ناتوانێت شیری خۆی بداتێ یان نەخۆشی هەیە مناڵەکە نەخۆشیە یەک تەنها یەک نەخۆشی هەیە مناڵەکە ئەگەر نەخۆش بێ گەلاکتۆسیمیا پێ دەڵێن نابێ شیری دایک وەرگێ بەس ئەو نەخۆشیە هیچ نەخۆشیەک ڕێگرن نییە لە مناڵەکە گەر هەیە دایکەکە شیرەکەی نەداتێ و دومی دایکەکە ئەگەر هات و حەب ئەو شتانی خوارد ئەبێ بپرسەوە حەب زەرەر هەیە بۆ مناڵ دیانە و دومینیش بێنە سەر مۆزوعی ئەو بەرامبەر شیری دایکەکە بڵێن دایکەکە شیری نییە ئەو وەختە ئەبێ هەوڵ بە بڕۆ بەلای دکتۆر پێ بڵێ من چی بکەم یانی بەدیلەکەی چی شیرێکی بدەبێ ئەو وەختە شیرەکان ماشەڵڵا ئەوەندە زۆرە لێرە بێگومان باشە باسی ئەو نەخۆشیێت کرد گەر ئەو منداڵە ئەو نەخۆشیە هەبیتن ئەوە بەس ئەو حاڵەتە هەیە کە ناتوانێت شیری دایک بخواگەر هەندێک باسی ئەو نەخۆشیەم لە بۆ بکەیت ئەوە نوع ئەنزیمێکە گالاکتۆسیمیای باشە ئەوە ناتوانێت یان هین گالاکتۆ هەزم بکە کەواتە تووشی کێشە بێ لە جرگ و لە کلێ ئەوشتانی اینجا لەبەرەوە دوایی دەبینی تووشی نەخۆشیکە بێ لە جەرگی کلەکانی مێشکی ئەوشتانە هەمووی عەزت باشە دکتۆر ئەگەر منداڵێک شیری داچی خوارد و منداڵێکی شیری قۆدی خوارد دەکرێت بڵێن ئەوەی شیری داچی خواردیە زۆر زیرەکتر و عەقڵی گەشە سەندووتر و تەندروسترە لەو منداڵێکە شیری دایکی نەخوارد و شیری قۆدی دەخوارد بە شێوەیەکی عامەکە قسە بکەین بە شێوەیەکی طبی بەڵام دایک مناڵ هەیە شیری دایکی خواردووە بەڵام زیرەکیش دەرنەچووە مناڵ هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی من بەسەکەم ئاگاتان لەبێ مناڵ هەیە شیری دایکی خواردووە و هەندێکیان بڵین ئەو زیرەکیش دەرنەچوو منداڵیش هەیە شیری قوتو خواردووە شیری ئەوەی زیرەکیش دەرچوە تەنها شیر نییە شیر یەکێکە لە هۆکارەکان یەکێکە لە ئەسبابەکان کە مناڵ زیرەک بکە لەبەرەوەی چۆرەیەکی باش تێدایە نسبەی شەکری زۆر طبیعیە ئەنتیبەدی و ئەو شتانی تێدایە بەرگری بۆ مناڵ دروست دەکا پرۆتینێکی باش تێدایە یعنی ئەو شتانە ئەوی مێشکی عەقڵی گەشەی مناڵ هەمووی لە شیری دایکە و شیری دایکیش ئەگۆڕێ مەنگ بە مەنگ ئەگۆڕێ بە جۆرەی پێویستی مناڵە بەڵام شیری قوتو ناگۆڕێ هەر یەک نەوعە بەڵام پێش دوای ئەوە شیری دایکی خوارد باشە ئەی دوای ئەوە خۆ دوایی 2 ساڵ شیری دایکی ناخوا بڵێ شیری دایکی ناخوا دەگەڕێتەوە سەر نووسدنە خواردنە پەروەردەیە ئەوانش طبعا زیرەکایەتی بۆ دروست دەکات